العالمين نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وإن شر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد أمروني ربيع الآخرة صالح 1444 كوتشي بپشتیوانی خوای گەورە و میهرەبان لە خزمەتتانە ئەچینە ڕافەکردنی کتێبێکی زۆر گرنگ لەو کتێبانەی کە زۆر پێویستن بۆ تاڵبی علمی شەرعی ئەو کتێبەی کە لە بەردەستانایە النبذ في آداب طالب العلم کتێبێکی زۆر گرنگە کۆکەرەوەی کۆمەڵێک معلومات و زانیاری زۆر گرنگە لەناو کتێبی زانایانە ئەم پیاوە هەستاوە ئەم زانا کوێتیە بە کۆکردنەوەی و لە بەردەستانە دایناوە دیارە خوای تەعالە لە قورئانە فەرمێ إنما يخشى الله من عباده العلماء إنما أداة حصرة بيقومان تنها بندزانا كان ترسي توابيان لخواي قورم هربان هيا لم آياتي أخواي تعالى باسي الثمريككا بروبوميككا لبروبو مكاني فيربوني زانستي شرعي أتو روجانا دي دانشيت كتێبەکەی و گوێ لە ئاەت و حەدیسە بێ و ڕافەکردنی ئاەت و حەدیسەکان و هەندێک معلومات و زانیاری کە لە پێشتر لەوانێ نەتبیست بێ استیفادەی چی لێکە ئێمە ئیسفادەی زۆری هەیە یەکێک لە ئیسفادەکانی لەم ئاەتە باس کراوە خەشیەت الله ترسان لە خوای گەورە و میهرەبان کابوو ئەم عیلمە بەرەو چۆتە بە بەرەو ترسی خوای گەورە و میهرەبانتە بە إنما يخشى الله من عباده العلماء كوابو توب دبي وقت فيري علمي شرعي بي دبي كوملك آداب رتشاوي كوملك خروجتي زور جوان هي لا خلصوكوت تصرفات روجانة دبي دركه يعني أجر كسيكي عامي يكجر بيويستي بوبك كوملك آداب خروجتو شتي جوان بزانه ئەوە طالبی علم دەبێت دوو جار ئەوە فێر بێت دەبێت دوو جار ئەوە لە ناوی ڕەنگ بداتەوە ئەو کتێبە بەردەستانایە باسی دوو شتەکات یەکەمیان باسی ئەو نەفسیەتاکە کە ئینسان چۆن بچێتە ناو طالبی علمەوە بە چ نەفسیەتێک و بە چ ڕوحیەتێکەوە طالبی علمەکەی لە ئیخلاص بۆ خوای گەورە و میهرەبان لە نیازپاکی لە صدق و ڕاستگۆیی لە خاکێتی و تەواضعی بە نەفسێکی خاوێن ڕوحێکی پاک ڕوحێکی صاف کە هیچ شائیبە و هیچ شتێکی دنیای تێکەڵ نەبوو بێت فێری ئەوە دەکا دووهەمیان فێری ئەوە دەکا بە چ فکرێک بە چ قەناعەتێک بە چ پەیڕەوێک تۆ تەڵەبی علمیش چۆن تەڵەبی علمەکەی هەر لە خۆ تەڵەبی علمەکەی بە چی دەست پێکەی چ کتێبێکە خوێنیت لە کۆ دەست پێکەیت لای کوێ دەرسە خوێنیت بە کام عیلم دەست پێکەی عیلم چییە هەنگاوەکان لەسەر پلەی دەرەجەکان داتەنێ دەڵێت تۆ دەبێت جارێ لەسەر ئەم پلێ بیت کە ئەمە تاو کرد ئینجا پەیژە و پلەی دووەم ئەوها پلە سەرتەخا بەرەو چی بۆ ئەوەی کەوا لە عیلما شارەزا بیت چونکە عیلمی خوای گەورە و میهرەبان کە دایناوە زۆرە ئێستا چەند عمرت هەیە شەشی ئەوەنەش بخەرە سەری ئەگەر هەر هەمووی لە تەڵەبی عیلما سەرفکی کۆتایی نایە جا تۆ بێ زۆر بە عەقڵانە بزانی ئەم عمرێ کە هەتە چ زۆر گرنگە و مهمە و زۆر ئیستیفادەی لێ دەکەی و بە زووترین کات فێری دەبێ ئەوە بکەی ئەگەر نا ئینسان بە عەقڵ و بە هەوای خۆی بچێ بێ تەڵەبی عیلمی شەرعی بکە و زۆر زەرەرەکە کاتێکی زۆرە فەوتێنێ و لە معلوماتێکی زۆرش حاڵی نابێ بۆیە ئێمە بە ئیزنی خوای پەروەردگار لەم کتێبەیە
بە پوختی و بە کورتی درێژی نادەینێ چون کتێبەکە دوور و درێژە لە خزمەتتانە باسی ئەو ئەسالیب و ئوسلوباناکەین چۆن تەڵەبی عیلمەکەیت لە کۆ دەست پێکەی و بەچی دەست پێکەی و لای کێ خوێنی و چەندین بابەتی زۆر گرنگ کە ئەم کتێبە توانین بڵێن کتێبێکی علمێکی تەجمیعیە علمێکی تەجمیعی ئەستا هەر علمێکەوەی خوێنن باس یەک بابەتەکە بۆ نەمە باسی نەحوە باسی نەحوەکە باسی فقیتیانی ئەم باسی سەرفە باسی سەرفەکە ئەوە فقەتە ناباسی فقەکە ئەمە نامە علمێکی تەجمیعیە زۆر شتی ورد و گرنگ و ئەو بابەتانی بۆ کوکردیتەوە لەم کتێبە بۆی داناویت حتا لە ژیانی ڕۆژانەش تا ئیسیفادی لێ دەکەی بۆ ژیانی دنیای خۆشت ئیسیفادە لێ دەکەی یعنی بۆ کاروباری بەڕێکردنی کاروباری ژیانی خۆشت ئیسیفادەی لێ دەکەی بۆ چونکە هەنگاو بە هەنگاو شتەکانت فێرەکە بۆیە من نامەوێت زیاتر لەم مقدمەیە لە خزمەتتانە درێژەی پێ بدەم ڕاستەوخۆ چینە ناو کتێبەکەوە ئەگەر برایەک لاپەڕی حەوت بکاتەوە مقدمەکەمان بۆ بخوێنێتەوە بخوێنەرەوە بردوام بقى. وطلب العلم له آداب والتزام ذلك يقوم السلوك الطالب العلم مع شيخه وقرآنه ويختصر له طريق في الطلب ويبصره بالأهم فالأهم ويرشد إلى طريق الراسخين الذين سبقوه في الطلب من كبار العلماء ومن آداب ما يؤخذ بقراءة في آداب الطلب ومنها ما يؤخذ من مجالس العلماء وكما قال مهنا تلميذ الإمام أحمد صحبت أبا عبد الله فتعلمت منه العلم والأدب وقال ابن وهب ما نقلنا من آداب المالك أكثر مما تعلمنا من علمه وحاجة طالب العلم لأدب قبل الشروع في الطلب به. بلى كابو ليريا مؤلف كتاب رحمة إخوائي لبي هەندێشتی گرنگ باسەکە سەبارەت بە ئادابی طالبی علم ئەدەب زۆر زۆر گرنگە علم فێری چی تەکا فێری ئەدەب تەکا بۆیە زانایان پێش ئەوەی کە بچن بۆ لای زانایەک فێری علمە شەرعیەکان بن فێری فقه بن فێری نەحو بن فێری سەرف بن فێری بەلاغە و لوغەی عەرەبی بن جارێ فترەیەکی زۆر دانیشتوون بەس ئەدەبیان لەو عالمە وەرگردووە دیارە ئەو عالمە خۆی چی بووە یعنی چۆن ئەڵێ ئەدەب و خۆڕەوشتی جوان تێیدا ڕەنگی داوەتەوە پێوەی دیار بووە یعنی تۆ پیاوێکی وەکو ئیمامی مالیک ئەبینی کابرایەکی وەکو ئیمامی شافعی دەبینی و دەرسەڵێتەوە وەکو پیاوێکی وەکو ئیمامی ئەحمەد دەبینی بە سەدان قوتابی دانیشتووە کە گەیشتۆتە ئەو قۆناغە ئەو مەرحەلەی کەوا بتوانێت ئەو هەموو خەڵکە بە دەورێ و دابنیشتێ و ئەو پێگە و مەکانەتە دروستکا لە ناو خەڵکا تا خەڵک ئەوها گوێی بۆ بگرێ ئەمە پێش ئەوەی کەوا عیلمێکی زۆری هەبێت پیاوێکی زۆر خوڕۆژت و ئەخلاق بەرز بووە بۆیە وەختی ئینسان تەماشایەکە هەر بە تەماشاکردنی فێری چی دەبی فێری خوڕۆشت و ئاداب و ئەخلاق و هەڵسوکەوتی شتی زۆر جوانە بیت لە قسە و گفتار و هەڵسوکەوتی لەگەڵ قوتابیەکانە بۆیە زانایان پێشەوەی کەوا هەڵسەنگاندن بۆ هەر کەسێ بکەن تەماشای ئەدەب و خوڕۆشت و ئەخلاقەکەیان کردووە بۆیە هەندێ زانا هەبووە بەهۆی ئەوەی کەوا هەندێک هەڵسوکەوتی وەک پێویست نەبووە یعنی چۆنێن بۆنە تۆڕە بووە یا هەندێک با بڵێن تەبعی هەبووە کەوا خەڵک حەزی پێ نەبووە قوتابی بە دەوریەوە نەماوەتەوە و ناویشی زۆر دیار نییە وەکو ئەم زانا بەرزانە بۆیە ئەمانە هەموو بەڵگەن لەسەرەوەی کەوا ئینسان ئیماندار دەبێ ئەوە لە پێشچاوی خۆی دابنێ کە پێشەوەی کەوا فێری تەڵەبی علم بێت فێری ئەوە بێکەوە چۆن ڕێز لە عیلمەکەی بگرێت
ڕێز لە مامۆستاکەی بگرێ ڕێز لە قوتابی و ڕەفیقەکەی بگرێ لە خۆی بایی نەبێت بۆ عیلمە مەغرور نەبێ و هەموو ئەوانە شتی زۆر جوانی کەش ئینشاءڵڵا بە ئیزنی خوای تەعالا لە دراسەکردنی ئەم کتابێ فێرە بن. بەڵێ. وهذا الإمام مالك رحمه الله قال لفتى من قريش يا ابن أخي تعلم الأدب قبل أن تتعلم العلم. بەڵێ. وقال يوسف بن الحسين بالأدب تفهم العلم. فەرمێتی بە ئەدەب تۆ فێری عیلمە بی. ئەگەر کەسێک یعنی ئەدەب یعنی مەبەستی خۆڕۆشت و ئەخلاق ئاکار هەڵسوکەوت ئەگەر ئینسان ئاکار و هەڵسوکەوتی جوانە بێ فێری عیلمش نابێت. یعنی ئەگەر مامۆستایەک ببینێ لە قوتابیەکە هەندێک ئاکار و هەڵسوکەوت و تەسەڕوفاتی ناشرین ببینێ ئامادە نەبێت کە جارێکی تر بێنێ بهێنێتە دەرسەکەیەوە. بۆیە بە خۆڕۆشتی جوان بە خۆڕۆشتی بەرز ئەوە زیاتر یعنی بۆ نمونە ڕێز لە مامۆستاکەی بگرێ و ڕێز لە وانەکەی بگرێ ئەوە دەبێت ئەوەی کە ئەو مامۆستایش زیاتر چی بکە عەتائی زیاتر بدا زیاتر شتی باشتر بدا زانیاری بە سوود زیاتر بدا بە قوتابیەکان. بەڵێ. وقال أبو عبد الله البخاري أدب العلم أكثر من العلم. زۆر باش حەزەکە ئیکتیفاکەین بۆ ئەندە مقدمێ بچۆرە سەر ئینشاءڵڵا لاپەڕی دوایە. بەڵێ. بەڵێ. باسی بابی یەکەمەکەین لەم کتێبە ئینشاءڵڵا ئەم دەرسە بەمە کۆتایی پێدێنین بۆی کە ئینسان ئیماندار پێشەوەی کە دەست داتە هەر کارێکەوە پێویستە ئەم کارەی تەنها و تەنها لە بەڕ ڕەزامەندی پەروەردگار بێ. بەتایبەت ئەگەر کارێک عیلاقەی هەبێ بە چیەوە بە ئوموری ئاخرەت و قیامەتیەوە. چونکە شەک لەوەیان نییە هەر شتێک کە ئوموری ئوخرەوی بێ و باسی قیامەتی بێ بەبێ ئیخلاس قبوڵ ناکرێت. جا لە هیچێک لە شەریفترین و بە بایەخترین ئەو بابەتانی کەوا شەرعی خوا گرنگی پێداوریتێ لە عیلم کە ئیسفادێکی زۆری بۆ ئینسانی ماندارە بێت ئەگەر هاتوو ئەمە ئیخلاسی تیانەما بۆ خوا نەبوو ئوموری دنیایی تیا بوو جاری وایە کابرا بۆیە خوێنی بۆی کەوا فقط شەهادەیەک بەدەست بکەوێ فقط لە ناوە خەڵکا دەرکەوێ فقط بۆ ئەوەی کەوا ڕاتبێکی دەستکەوێ لە شوێنێکا تەعین بێ ئەوەندەی پێدرێ لە تەڵەبی عیلمەکەی کە هیمەتی بۆ هەبوو و نێتی لەسەر دامەزراندووە لەوە زیاتری پێ نادرێ. بەڵێ. قال تعالى وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء وقال تعالى ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن واتبع ملة إبراهيم حنيفا وعن عمر بن الخطاب رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. زۆر باش. ئايات و ئەحادیث زۆرن لەسەرەوەی کە ئینسان دەبێ عیبادەتەکانی بۆ خوای گەورە و میهرەبان بێ هەموو عیبادەتێک معلومی جەنابتانە هەر عیبادەتێک کە دوو مەرجیتیانەمە ئەو عیبادەتی چی نییە مەقبول نییە مەرجی یەکەمەوەی کە ئیخلاص بێ لەبەر خاتری خوا بێ دووهەمەوەشە لەسەر سونەتی پێغەمبەری خوا بێ عەلەیهی السەڵات وەسسەلام. جا مەرجی یەکەم زۆر گرنگە چونکە یەکلایکردنەوەی ئیخلاص قورسترە لە یەکلاکردنەوەی چی؟ لە یەکلاکردنەوەی ئەم عیبادەتە لەسەر شەرع یا لەسەر شەرع نییە. و ئیخلاص نەفسی ئینسان هانی دەدا بۆ ئەوەی کەوا لێڵی بکە. شەیطان هانی ئینسان دەدا بۆ ئەوەی کەوا ئەو ئیخلاسە چی بکە لێڵەکە. بۆی خەڵکێکی زۆر لەمەیە تووشی کێشە دەبێ. و هەڕەشەی زۆرش دراوە لەو کەسانی کەوا علمێکی شەرعی کە مەفروزە ئینسان بۆ خوای تەعالا فێری بێ ئەم بۆ دنیای بێ یا بۆ شتێکی تری بێ. من تعلم علما مما يبتغى به وجه الله لا يتعلمه إلا ليصيب به عرضا من الدنيا لم يرح رائحة الجنة. إنسان علمك كخوا دايناو كالأساس خوا دايناو بو أوي كتو لقيامتا بلوبايت بيبرز بيتو أجركي لقيامت دسكوي کەچی تۆ بیگۆڕی
ئەم ئەجر و پاداشتە فڕێدەی لە بەرامبەر ئەوەی کەوا شتێکی دنیایی هیچت دەستکەوێت ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە. فەرموویەتی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەمانە بۆنی بەهەش ناکەن، زۆر خەتەرە. ئەنا ئەغنە الشوڕەکا، یعنی شرک، من عمل عملا أشرك معي غيري تركته وشركه. معلومی جنابتانە ڕیا تاوانێکی زۆر گەورەیە. ئەو فەرمودەی کەوا باسی کردووە مؤەلیف فەرمودەیەکی زۆر گەورەیە، مەفروضە هەمووتان لەبەرتان بێت. زانایان هەر کتێبێکیان نووسیبێتەوە لەسەرەتەوە ئەم حەدیثیان نووسیوەتەوە. إنما الأعمال، إنما أداة حصر، الأعمال عامة، إنما الأعمال بالنيات. هەرچی کردەوەیەکەی لەسەر ئەساسی نێتەکەتە. وإنما لكل امرئ ما نوى. هەموو کەسێکش بە جۆرەی نێتەکەی خۆی پاداشی دەدرێتەوە. ئێستا جاری وا هەیە ئینسان عیبادەتێکا یەک بۆ 700 بۆی زیادەکرێ، هەیە کەمتر هەیە زیاتر. هۆکاری ئەم زیاد بوونە لەگەڵەوەی کە هەردووچان یەک عیبادەتیان کردو، ئەم 1000 سەرف کردو 1000 سەرف کردو، بۆ ئەم زیاد دەکرێ بۆ ئەم زیاد ناکرێ. هۆکارەکەی چییە؟ نێتەکەیانە. ئەم خاڵسن مخلصا لله تعالى بەخشیوێتی، ئەوی کەشیان نا نێتی کەشی تێکەڵ کردووە، یا بۆ خوای نەبووە و هەروە هیچی بۆ نانووسرا، گوناهبارش دەبێت لەسەری. وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله. جاء ترو بيغمري خوا عليه الصلاة والسلام نمونيك دين باس عبادتك لعبادتكانك كليشك لأثركان هاتو بياوك هجرتك لشاري مكة وبشاري مدينة هجرت عبادتك قوري بۆ ئەوە هیجرەتی کرد بۆی کەەوە ئافرەتێ بخوازی لەوێ. ئەگە هیجرەتی نەکردە ئافرەتەکەیان نادایە. هیجرەتی کرد و ئافرەتەکەی خواست. فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله. هەر کەسە هیجرەتی بۆ لای خوا پێغەمبەر کردووە، پێغەمبەر نەیفەرموو عليه الصلاة والسلام فجزاؤه جنات عدن تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله عنهم ورضوا عنه. مي بداننا فهجرته إلى الله ورسوله تواو أو أعلى مقامه. ولبرامبر ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة ينكحها، وأوشكو تكيبو دنيا به ولا آفرته به وآفرته ما ربك، فهجرته إلى ما هاجر إليه. ئەوش بە هەمان شێ فەرمووی هیجرەتی کردو بۆ شتی کە هیجرەتی بۆ کردووە، باسی سزاوی نەکرد لەبەر حەقارەتی ئەو شتێک کە هیجرەتی بۆ کردووە و لە پێناوی ئەو شتەیە ئاخرەتی پێگۆڕیوەتەوە باسی نەکرد. فهجرته إلى ما هاجر إليه. بەڵێ برا. وعن أبي هريرة رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول يا أول الناس يقضى يوم القيامة عليه رجل استشهد فأتى به فعرف نعمته فعرفها قال فما عملت فيها؟ قال قاتلت فيك حتى استشهد. قال كذبت ولكنك قاتلت لأنه يقال جريء فقد قيل ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار. ورجل تعلم العلم وعلمه وقرأ القرآن فأتى به فعرفه نعمه فعرفها. قال فما عملت فيها؟ قال تعلمت العلم وعلمته وقرأت فيك القرآن. قال كذب ولكنك تعلمت ليقال عالم وقرأت القرآن ليقال قارئ فقد قيل ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار. أم فرمودي أبو هريرة رحمة غريب دي جرته أو تابعي كليو دي جرته ده فرمي ويستي بي جرته أبو هريرة لخوش خويسو برايو لبر قوري وترسناكي سيام فرمودي سيكس لبيش همو كسيكا محاسبة أكرين دوزخيان بيداخري بيدان دوزخيان بيداغرسي دوزخ بم ستاق ما خوش أكري قردري يا كمان شيء بياوكا لبيناوي خوا بڕواڵەتی شەڕی کردووە لە بەرامبەر کافر و مشریکە حتا وەکو کوژراوە لە ڕۆژی قیامەتا هێنن خوای گەورە و میهرەبان نیعمەتەکانی خۆی پێ نیشانەدا ئەوم پێدا چیت کرد لە بەرامبەر نیعمەتەکانی منە خوای گەورە فەرمێ ئەوش دەڵێ پەروەردگار
ئەوەی کە پێم کراوە بوو کە ڕۆحی خۆم بەخشی لە پێناوی تۆیە قاتلت فیکە حتى استشهد خوای گەورەش فەرمێ کەذەبتە درۆت کرد بۆچکە خوا ئاگای لەناو دڵەیە دەزانێت تۆ بۆ خواتە یا بۆ خوان نییە ئێستا خۆ خەڵک نازانێت بەس لە قیامەتە خوای گەورە و میهرەبان هەمووی ئاشکرا دەکات ولكنك قاتلت ليقال هو جريء ئەو بۆ ئەوەت کرد سنگت بردە پێشەوە شەڕتە کردو ئەو بۆی کە پێ بڵێن ئاها چەند ئازا و چەربەزەیە وەقەت قیل ئەوەشت پێدرا لە دنیایە یعنی حەقی خۆت وەرگرتووە ونبي ظلم اللي كرابه وتبي وترا ولا دنيا ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار حرب دم وشاور راي جشن فريدنا أجري دوزخه جاماري كيغني خواد زاني تاني لم جوره باشا أي بياوي دوهم بياوكا علمي شرعي فير بوا وخلق شفير كردوا وقرآن شفير بوا خلق شفيري قرآن خوينر سيد لما منزلته يعني أمس يعني كأبو رضا رحمتي خواه لباسكا باشتريني ناو كومالغاي مسلمانان چاکتريني ناو كومالغاي مسلمانان أمس تاقمن أو عالمة دينا بحسابك عالمة خواه قورو مهربان باسي نعمتكاني بوكا وعرض نعمتكاني خوي بوكا أو شفرمي پروردگار بله أمن خم جياني خم ترخان كر بوي فيري علم بم وخلق شم فير كرد وقرآني شم خوند وقرآن شم خوند وخلق شم فيري قرآن خوندن كردو خوای گەورە فەرمێ کەذەبتە درۆت کرد ئەی باشەم کابرا چی کردووە بۆ چی کردوێتی ئەمە تعلمت العلم ليقال هو عالم تۆ بۆ زانی فێری علم بووی بۆی کەوا دەست بۆ درکرم بڵێن ئەها ماشەڵڵا چەند زیرەک و عالمە ئەها ماشەڵڵا چەندی لەبەرە عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه بۆ ئەوە قورئان تەخوێن بێ بڵێ ئەها ماشەڵڵا چەندەن خۆشە ئەها چەندی قورئان لەبەرە ئەها چەند جوان قورئانەکە خوێنێتەوە ئەبوو ئەوەت بوو خوا ئاگای لە دڵت بوو ئەو شت پێوترا لە دنیایە دەست بۆ درێژ کرا ناو خەڵکا هەڵەسێنرای تۆش بۆ خۆت باڵات پێ کرد چەندت پێ خۆش بوو وقد قيل ئەوە شت پێوترا ئەو حەقی خۆش وەرگردووە ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار ئەمەش بەدەم و چاوە ڕاپێچەکەن تا فرێدە ناگری دۆزەخ پیاوی سەیهەم کابرایەکە دەوڵەمەندا سەرمایەدار چی لە خێر و خێرات بڵێ کردوێتی خوای گەورە و میهرەبان بانگێکە نیعمەتەکان چیت کرد لە بەرامبەری ئەو شەفەرمەڵێ پەروەردگار مزگەوتم کردووە بیرم کردووە مەدرسەم کردووە خێرات دەستی فەقیر و هەژارم کردووە هەرچی کە تۆ بڵێ ئەم ڕێگایە خێرە ئەمن خێرم تێی کردووە خوای گەورەش فەرمێ درۆت کرد تۆ ڕاستگۆ نەبووی لەوەیە کە لە پێناو منا کرد بێتت ئەمە تۆ بۆیە کردت بۆ ئەوەی کەوا لیوقالە هو جەواد ماشەڵڵا چەند دەسوودە دڵی تێرە ماشەڵڵا چەند سەغی تەبیعەتە ماشەڵڵا چەنە بەخشێ لە پێناوی خوا ئەتۆ بۆ ئەوەت بووە نەک لەبەر خاتری خوات بوو بێ ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار دەدەم و چاوەڕایە چێشن تا فرێدە ناگری دۆزەخەوە یعنی ئەمە بەڕاستی مەرگەسات وەرە تۆ ئەو هەموو ماندووبوونە ئەو هەموو عیبادەتە ئێستا هیوا هەیە وەکو تۆ عیبادەتی کردەوە لە تۆش کەمتری کردەوە ئەوە لە پلەکانی بەهەشتا بەرزە بێتەوە کەچی تۆ ئەو هەمووشت کردووە لەبەر خاتری نیەتێک ئێستا تۆ لەناو ئاگری دۆزەخا بیت یعنی بۆ ئینسان وا لە خۆی بکە ئینسان بۆ بەزەی بەخۆیان نەیاتەوە يعني خلق چییە من عیبادەتی بۆ بکەم خلق چییە من لەبەر خاتری ئەو هەوڵی قیامەتی بدۆڕێنم خلق چۆن فریامەکەوێت ئەوش بەشەرێکە وەکو من بۆ لەبەر خاتری ئەو من عیبادەت بکەم ئەو ڕەب العالەمینی کەوە هەموو شتێکی من بەدەستی ئەوەیە وازە بێنم بچم چاو ببڕمە ئەو لەبەر خاتری ئەم و لەبەر خاتری ئەو شتێکی بێقیمەتی دنیای ئەمن ئەوە هەڵبژێرم بەسەر ئاخیرەتە بەڕاستیەوە دۆڕاننە ئەمانە هەموو هەڕەشەی ئینسانی ماندار دەبێت زۆر بە باشی ئاگای لە خۆی بێت بەڵێ بخوێنە بەڵێ بەس بە خێرای بخوێنە
بردوام بە. وقال أيضا استفهم وهو يفهم فهو طرف من الرياء. قال الحافظ الذهبي رحمه الله قد يكون طلب العلم الذي هو الواجب المستحب المتأكد مذموما في حق بعض الرجال كمن طلب العلم ليجاري به العلماء ويماري به السفهاء وليسرف به الأعين إليه أو ليعظم ويقدم وينال من الدنيا المال والجاه والرفعة فهذا أحد الثلاثة الذين يستجير منهم النار. دەڵێ ئینسان بۆ تەڵەبی علم بێ بۆی کە مناقەشەی پێ بکە مجادلەی پێ بکە بربەرەکانی ئەموو ئەوی پێ بکە وا خۆی دەرخاکان شتێکە زانێ یا وەکو باسمان کرد بۆ ئەوەی کەوا شتێکی لە ماڵ و سەرد و سامانی نییە پێ بچڕێ ئەمە هیچێکە لەو سێ سەنفێکەوە لە فەرمودەکەی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵاتو وەسەلام. بەڵێ وقال رحمه الله هنا فصل ينبغي مراعاته وهو من طلب العلم لينال به ما يقوم به ويقوم بالمعروف وبأهله ليتفرغ بذلك لتكمل المعارف وليتوفر علم العلم فهذا قد يباح إن شاء الله لمن حسنت نيته وحبت عليه محبة العلم لذاته فإن العلم قد محبة لا تصف مع قطع النظر بمحب العلم عن الرياسة والمال. بەڵام شتێکی کە هەیە نابێ ئینسان لی تێکەڵ بێت وەختێکە ماڵی ئینسان ئیخلاسی هەبێ و لە سەرەتاوە نیاز و نیەتی دابمەزرێنێ بۆ پەروەردگار ئیتر لە دوای ئەوە لەوانەیە وەکو ثەمەرەیەکی دنیایی خوای گەورە و میهرەبان باڵادەستی بکە شوێن و پێگە و مەکانەتی پێ بدا لە ناو خەڵکا دیار بێ و لەوانەیە خوای گەورە ڕزقی فراوان بکە خۆشەویستی بکە لە ناو خەڵکا مەکانەت و پێگەی پێ بدا ئەمە هیچ مانعێک نییە چونکە شەخسەکە لە ئەساسەوە بۆ ئەمە نەیکردووە جا خوای تەعالا وەکو بەروبوومێکی پێشەکی دنیای ئەمەی دەداتێ ئەمە هیچ مانعێکی شەرعی نییە بەڵام ئەوەی کە مانعی شەرعی بێ ئینسان لەبەر خاتری ئەمە بیکە ماکە ئینسان لەبەر خاتری خوای گەورە و میهرەبان کردی لە دوایەوەکەوە بەرەکەتی دنیای هات و خەڵک بە باشە باسی کرد باشە ئەوە هیچ ئیشکالیتیانێ و ئینشاءڵڵا مانعێکی شەرعی نییە. أي طلبه بلا نية دينية ولا دنيوية بل محبة في العلم إذا الجهل تأباه النفوس الزكية والخطب الذكية. وهي الرجل طلب العلم محبة فيه ممزوجة بشهوة الرياسة وإن حسن لا ينافس في طلب المدارس فيقنع بما قدر له فإن جاء رزق وولاية الفرد بها بشدة فاقته وليتوسع من الدنيا ويعمل غالبا بما ينبغي ويستغفر الله من تقصيره فهل داخل في قوله وآخرون اعترفوا بذنوبهم خلطوا عملا صالحا وآخر سيئا عسى الله أن يتوب عليهم. زۆر باش بڕۆ دیوە بکەنە بابەکە تەواو بوو. الله وفقكم على حمل العلم واغفر له. وقال ابن الجوزي رأيت أكثر العلماء يتشاغلون بصورة العلم فهم فقه التدريس وهم الواعظ الوعظ فهذا يرعى الدرسي فيفرح بكثرته ويسمع ويقرأ في كلامه ويخالفه ويقرأ زمانه في التفكير في التفكر في المتناقضات بەڵێ وما يجادل وعينه إلى الوصول والارتفاع في المجالس وربما كانت مقدور جمع الحطام ومخالطة الصراطير والواعظ بەڵێ ما يرزق به كلامه يذكر جمعه ويجلب به قلوب الناس إلى تعظيمه فإن كان له نظير بەڵێ فقد يطعن فيه. وهذه القلوب الغافلة عن الله عز وجل إذا لو كانت لها به معرفة اشتغلت به وكان زۆر باشە برایان کە بە شێوی گشتی ئەوەی کە فێر بووین لەم بابە پێویستە ئینسانی تاڵەبی علم ئەو کەسێک کە داوای زانستی شەرعی دەکا
دەبێت چی بکە دڵ و دەرونی خۆی خاوێن بکاتەوە پێشەوەی کە ئەم علمێکی شەریفە شتێکی پیرۆزە شتێکی نازدارە دەبێت لە دڵێکی خاوێن ناداینێ دڵی خۆی سافکە دڵی خۆی تەخلیە بکە ئەوەی کەتیایەتی لە شائی بە و شەهەوات و شبوهات و حوبی دنیا و حوبی چۆنەڵی شوهرەت و هەموو ئەو شتانی کەوا دش بە تێکەڵبوونی علمی شەرعیە دەبێت لە دڵی خۆی دەریبێنێتە دەرەوە ئەجا لە جێگەی چی دابنێ علمی شەرعی دابنێ قورئان دابنێ حەدیسی پێغەمبەر دابنێ عەلەیهی السەڵات وسەلام فقی قورئان و سوننە دابنێ ئەو شتێکەوە شەرعانی داوین لە جێگەیە دابنێ ئیستیفادەی لێ دەکا و کاتە ئینسان بۆ خۆی ئیستیفادەی لێکا چونکە عیلم چییە دەبێت بۆ خۆ جار ئیستیفادەی لێ بکەی دەبێت تۆ کە عیلم فێربی بۆ ئەوەی کە خۆت لە جەهل دەرباز بکەی بۆی کە قیامەتی خۆت سەرفراز بکەی هەر کەسێ بۆ ئەمە عیلم فێر بێ خەڵک سوود لە عیلمەکەی بینێ ئەوە قاعیدەیەکە هەر کەسێک بۆ ئەوەی کە خۆی فێری عیلمەکە بۆ ئەوەی کە خۆی دەربازی بێت ئەو کەسە خەڵک ئیستیفادە لە عیلمەکەیەکە ئەمما هەر کەسێ بۆ ئەو مەبەستەی نەبێت کەس ئیستیفادە لە عیلمەکەی ناکە پارسەنگی ئیخلاص چییە بۆ ئینسان چۆن ئینسان بزانێت کەسێکی مخلیصە ئیشەکەی بۆ خوایە بۆ خوا نییە ئەم عیبادەتەی کە ئەیکەی بۆ خوایە بۆ خوا نییە داینێ لە بینی مەدح و زەمی خەڵکیە ئەگەر هەردووکیان وەکو یەک وا بوون بەلاتەوە ئەوە تۆ کەسێکی مخلیصی یعنی خەڵک چەند مەدحتەکە بەلای ئومورتانایە نابێتە هۆی ئەوەی کەواتیە جۆشت بدا بۆی کەوا زیاتر بیکەی مەدحتکە یا کەسێک زەمت کا و سەرزەنشت کا تۆش سارد بیتەوە نە ئینسان مەدح و زەمی خەڵک وەکو یەکە بێلای ئەو وەختێکی ئینسان عیبادەتێکی کرد بەم شێوەیە بوو ئەو وەختە کەسێکە مخلیصە دیارە مەدح و زەمی خەڵک کاریگەری لەسەر عیبادەتەکانی نییە کەسێکە بۆ خوای گەورە و میهرەبان ڕەخساوە و کارەکانی لەبەر خاتری ڕەب العالەمین ئەکات و پێویستە ئینسان سەرەتای کارەکەی لەبەر خوا بێت جاجاری واشەیە لە ئەسنای ئەوەی کە تۆ بۆ خوات بۆ لە سەرەتاوە لە ناوەڕاستە بۆ نمونە شەیتان دێ ختورەیەک دروستەکا لە ناو دڵتا شتێکی تر دێنێتە نایەوە جا ئەگەر زاڵ بووی بەسەریا فڕێددایە دەرەوە و لەسەر ئەساسەکەی خۆت هێشتەوە ئەوە ئیشکالیتیانێ و لەسەر ئیخلاسە پاکەکەی خۆت ماوی بەڵام جاری وا هەیە نا شەیتان بەردەوام بێت تاوکو فڕێداتە دەرەوە ئەوەی کە بۆ خوا بووە ئەوەی کە لە دوایە هاتووە بێگانەکە ئەوە مێنێتەوە بۆ غەیری خوا ئەوە ئینەمە ئەعمال بالخەواتیمە بێ ئینسان ئاگادار بێ بۆیە جۆرێک لە بربەرەکانی پێویستە جۆرێک لە ماندووبوونی پێویستە لەسەرەوەی کە ئینسان لە سەرەتاوە هەر فترەیەکە خۆی یەکلایی کاتەوە بۆ خوای گەورە و میهرەبان و عیبادەتەکانی تەنها و تەنها لە بەڕەزامەندی پەروەردگار بکە ئەوجا شینی و ثەمەرە و بەرووبووم و چێژی ئەما بینێت کە ئینسان بۆ خوای تەبارەک وەتەعالا وەختێک عیبادەتێک جێبەجێکە و قیامەتیش ئینشاءالله ئەوە ئەجر و پاداشتە گەورەکە وا ئەلەوانەیە اکتیفاکەین بۆ ئەوەندە ئینشاءالله یەکەم دەرسمانە ئەمڕۆ